بینەرانی عزیز دووبارە سەڵاو کاگەکرم دێمەوە لای تۆ هەمیشە گلەی ئەوە لە هاوڵاتیانی هەرێمەکرێت کە پەیان بە گرنگی ئاو نەبردووە و زۆر جار تانکیەکەی سەربانی پێویستی بە سعاتێک 2 ساعتە بۆی پڕبێسەیرەکەی 5 ساعت 6 ساعتە و ئەوە لەبەری ئەڕات و کەس نییە لەمە بپرسێتەوە کەواتە نەبوونی کۆنتترۆل لەسەر بەکارهێنانی ئاو چ کاریگەریەکی سلبیە بێت بۆ داهاتوون بە تایبەت خۆتەزانانی ئەمە ئاوی سازگار و شیرینە وڵاوە هەچەندەوە بەرپرسیارەتی وەزارەتی شارەوانیە بەڵام ئێمەش ئاگادارین لە نزیکەوە کە تا ئێستا زۆربەی کۆچان کۆڵان و کوچەکان دەڕۆی یا ئەوەی ئاو بەفیڕۆ دەڕۆ یاوەیە ساری بێت یاوەیە دەستی مناڵێکە یا ژنیەکە ئەوەی پێدەکە ئەوە لەو شوێنانە ئەهمیەتی دەزانێت کە ئاویتیانە ڕاستی ئەوە ئیلا بە ڕێنمایی و بە وشارکردنەوەی هاوڵاتیان و خۆیان دەبێت ئەوە بزانن و بە دانانی سعاتیش بەڕاستی ئێستا پێشبینی کراوە بزانم خەریکە دەستیش پێ بکەن دانانی سعاتی ئاو کە بە تەساعودیش بێت چەند زیاتر سەرفکرا پارێ زیاتری بەڵام ئەوە تەمەەن کاریگەری چێکزار زۆری هەیە بێزگە لەوەش کە ئاوەکە دەڕۆ خۆشی لیگ لە زۆر بە شوێنەکاندا دەڕوە ئەوە بۆکو برێن بەڕاستی کارەساتێکە کە لە کوردستاندا بە تایبەتی لە هەولێرە ئەمە زۆر دەیبینین لە سلەیمانیە کەمترە لەبەرەوەی ئاو ئەسڵەن لە سلەیمانیە کەمتر هەیە کاکەکرم بەپێی هەندێک داتا و زانیاری نافەرمی ئەوترێت لە هەرێمی کوردستان توانراوە تەنها سوود لە ڕێژەی 5 لە سەدا 5 ئاو ببینرێت ئەمە بۆچی وایە ئایا فعلەن وەکو مامۆستاوتی کێشە و خەلەلەکە لەوەیە کە بەرنامە نییە بۆ ئیدارەدان دەگەڕێمەوە پێشتر ئەو ئاوی ئێستا ئێمە بەکاردێنین زۆربەی بۆ خواردنەوەیە کە بڵێن بەکاردێ بەشێکی کەمیشی بۆ کشت و کاڵ و ئاودێری لەبەرەوەی حکوومەتە لە دوایەکانی پێشتر پێشی بڵێن ڕاپەڕین احتیمامێکی وادە نەدراوە بە کوردستان بەڕاستی هیچ پرۆژەیەکی ئاودێری استراتیژی تێدەرم بۆ ئێستاوە بە خەریکە لەبەرەوە ئەوە هاتووە ئەو پرۆژە ئاودێریانەی هەموو بە شێوەیەکی تەقلیدیە ئەوەش نسبێکی کەم لەوانەیە هەر 150 بێت کە جەنابەت باسی دەکەی یا تۆزێ زیاتریا کەمتر بەڕاستی ئەوە هیچ پرۆژەی استراتیژی نەکراوە بوو لە کاتێکدا کە دەشتەکانی هەولێر و شارە زوور و ژانەدەری و ئاکریە و گەرمیانەوە چەندین شوێنی پرۆژەی استراتیژی تێدایە ئەوە دەگەڕێتەوە بەڵام کاگەکرم وەکو مامۆستاش لە قسەکانی وەکو پسپۆرێک باسی کرد ئەڵێت بەنان ڕاستەوخۆ ئەڵێت وەزارەتی کشت و کاڵ پلان و بەرنامەی نەبووە بۆەوەی ئیداری سەرچاوی ئاوبات خۆشت لە قسەکان تا هەر هەمان قسە دووبارە کردەوە کە ئەم پلانە نەبێت تا ئێستا نەبوو ئەی کەی ئەبێت پلان منام ئێمە وەکو سەرەتا لە وەزارەتی سەرچاوەکانی ئاو ئێمە لە 2006 دەستمان پێ کرد تا یەکگرتنەوە وەزارەتەوە پلانی باشمانە و لازم تا ئێستاش پلانمان هەیە بەڵام پرۆژەی ئاودێری پرۆژەی بەنداو کاتێکی باسم کاتێکی زۆری دەوێت کە دەگات سەرەتا تۆ دەبێت ئاو کۆکەیەوە کە وەتەر هاروێستینگی بڵ حەسادی ئاو بە دروستکردنی بەنداو ئەو سا دەست دەکەی بە دروستکردنی پرۆژەی ئاودێری ئێستا لە بەرنامەدا هەیە و پلانی زۆر باشیمان هەیە بۆ ئەوەی کە بتوانین دروستکردنی چەندین بەنداوی گەورە و مامناوەنی بچووکە تا لەو پلانی کە هەمانە نزیکەی بەنداوی گەورەیە ئەوەی کە لە پلان ئەمە لە ماوەی چەند ساڵە چێتە بواری جێبەجێکردنەوە هەندێکیان ئەم ساڵەوە ئەلانی بۆ دەکەین کە بەنداوە گەورەکان هەندێکیان 13 بەنداوی بچووک و مامناوەن ئێستا وەرە خۆناغی جێبەجێکردن لەوانەیە 2 ساڵی داهاتوودا و 13 تاوە دەبێت لە هەندێکی ئەم ساڵ ئەلانی بۆ دەکەنەوە بەنداوی باوەنورە بەنداوی باسەڕێ بەنداوی گۆمەسپانەوە بەنداوە گەورەکانن بەنیازی ئەوەی بەنداوی منداوە و بەنداوی تەختەق و بەنداوی باسێ و بەنداوی باکرمان و بەنداوی لێرە و ڕەشاوە کە بەنداوی زۆر گەورە لە سەروبارەکان ئەوان لە ژێگەی بیۆتیا قەرزی دێشخانەوە پلانمان هەیە پلانی زۆر باشمان هەیە بەڵام ئەو پلانە وەکوتم پێوەستە بە دوو شتێکەوە بەشێکی بودجەشی هەیە لەلایەنی وەزارەتی پلانەوە بۆی دانەوە بەشێکی پێویست دەکات کامە بتوانین بەدوای شەریکاتەوە یا ئەو خەڵکانە بگەڕین عروس هەیە بەڵام دەبێت تاوتۆی بکرێت لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان بگەین ئەو سیغەیە کە بتوانین جێبەجێ بکرێ من دەڵێم پلانی باشیشمان هەیە بەو مودەکەمەی کە ئێمە بەسەر چووە تا ئێستا توانیمە پلانی باشمان هەیە. زۆر سپاس دکتۆر دێمەوە لای تۆ لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە تورکیا هەرچەندە دەقێکی یاساکە هەیە کە دەڵێت ئاو مڵکی ئەو وڵاتانەیە کە پێیدا تێپەڕ دەبێت و هیچ وڵاتێک ینی دەسەڵاتی ئەوەی نییە کە ئەم ئاوەکەی ویستی بیبڕێت وەکو چۆن لە ئێران لە بەرامبەر ئەڵوەن و خانەقینەی کات و کەیش ویستی ئاوەکە بەرباتەوە لە ڕووی یاساییەوە ئەوەی تورکیا و ئێران دەیکەن یاساییە جا پێشەوەی بە وەڵامی پرسیارەکە بەمە کاگەر حەزەکەم تاقیبە لەسەر قسەی برادران باسکەم بە تایبەتی مەسەلەی بەکارهێنانی ئاو قسە لەسەر تەوعیە و هۆشیارکردنەوەی خەڵکی کرام پێم وایە تەوعیە و هۆشیارکردنەوە
جانبێکی شتەکانە بۆ ڕێگەگرتن لە خراپ بەکارێنانی ئەو یان بە فرۆدانی ئەو بەڵام ئێمە دەبێ هانا بۆ شێوازەکانی دیکە بەرین وەکو تەغریمکردن من لە هەتا بۆ مەسایلەکانی دیکەش جگە لە بە فرۆدانی ئەو بۆ مەسایلەکانی دیکەش زادانیشە بۆ بەڵام زۆر بکەین بەڵێ دەبێ هەبێ دەبێت دەست پێ بکاتەوە یان من لە قسەکردنێکمان لەگەڵ برادێکە کە لە دەروی وڵاتە باسی خاڵێکی کردوەتی ئەم وڵاتانە هۆڵندا و ئەڵمانیا زۆر جا گاڵتە بە یەکتری ئەکەن وەکو مرۆڤەکان بەڵام غرامە وای لێ کردووە ڕفتارەکانیان ڕێک بێتەوە ئەو غرامەی کە بە سەریان دەسەپێنرێ سیارەکە و لە شوێنێکی ناگونجاوە ڕابگری تەغریم دەکرێت خۆت نەبەستی تۆ تەغریم دەکرێت ئەو غرامەی وای لێ کردووە ڕفتارەکان ڕێک ببێتەوە تۆ بەردەوام تەوعیەکردن و شارکردنەوە جانبیە کە تۆ دەبێ هەنابەری بۆ وەسایلەکانی دیکەی سزادان سەبارەت بە کارت من پێم وایە دوای حەزەکەم جگە لە مەسلەی باسکردنی یاسانی و دەوڵەتەکان چی دەڵێ قسەیەکیش لەسەر ئەو بکەین کە پرسیارێک لە مامۆستا خەلیل کرد ئایا تا چەند وەکو کارتێک بەکاردێنرێ مەسلەی ئەو ڕوبەڕووی کێشەمان دەکاتەوە لە داهاتوودا من گوێم لێ بووە لە پەرلەمانتار کە پەرلەمانتاری عێراقی دەڵێت چۆن دەبێ بۆ نمونە لە مەسلەی کارەبا چۆن دەبێ هەرێمی کوردستان 22 ساعت کارەبا هەبێ بەڵام ناسڕێ و حلە و ئەوانە کارەباکەیان 6 ساعت بێ 8 ساعت بێ ڕۆژێ دێ بۆ ئاویش بە هەمان شێوە چۆن دەبێ ئاوی ئێمە ئەوەندە زۆر بێت لە خۆمان زیاد بێ و ئاوی ئەوان بۆ هەمان کەم بێت دەبێ حسابی هەموو ئەوانە بکەین بەڵام مشکلەکانی و هەروەکو باسم کرد مشکلەیەکە ئاسارەکانی شوێنەوارەکانی دوای چەند ساڵێک کە لێمان دەرەکەوێ تەنانەت ئەو هەموو ئاوەی کە لە ئێران و تورکیا هەیە مامۆستا خەلیل ئەڵێ هێشتان کێشەی ئاویان هەیە و بەشیان ناکات چ جای وڵاتێکی وەی کوێمە کە زۆربەی سەرچاوەکانی ئەومان لە دەروی وڵاتی خۆمانە و چەند زەیەک نەبێ لەوانە زەی گەورەکە سەرچاوەکە زیاتر لە کوردستاندا سەبارەت بە یاسای نێودەوڵەتی تاوان بەر لەوەی کە ئیتفاقیەک لە ئاستی نێودەوڵەتیدا بۆ مەبەستە دەربچێت عرفی نێودەوڵەتی هەبووە بۆ ڕێخستنی چۆنیتی بەکارێنانی ئەو ڕووبارانێک چەند وڵاتێکدا تێدەپەڕێ ئەو عرفە لە دوجاردا کراوەتە یاسایە کە نەتەوە یەکگرتووەکان جەمعی عامەی نەتەوە یەکگرتووەکان تەبەندی کردووە بە ناوی یاسای بەکارێنانی ڕێڕەوی ئاوی نێودەوڵەتی لە بواری ناکەشتیوانیدا کە لە ساڵی 94 دەرچووە لەوێدا باس لەوە دەکا کە هەر ئاوێک چەند وڵاتێک ببڕێ بە چەند وڵاتێکدا تێپەڕێت پێی دەوترێت ئاوی نێودەوڵەتی و ئەمەش ئەحکامەکانی تەنزیم کردووە کە وڵاتێک بۆ نوێ کە ویستی بەنداوێ بکە ناتوانێت دەست پێ بکات تاوەکو ئاگاداری وڵاتەکانی دیکە نەکاتەوە بۆی ئامادەسازی خۆیان بەبێ ڕەسامەندی و بەبێ جیهانیش ئیشەکانی خۆی کردووە ئەمە بوو بەهۆی ئەوەی کە عێراق مزەکەرەی احتیجاج ئاراستی تورکیا کاوە تورکیا وەڵامی یاوەتەوە وەڵێ ئێمە یاترا بۆ ناکەین ئاوی دژە و فرات دوو ئاوی نێودەوڵەتی ئێمە وا دادەنێن کە دوو ئاون با بڵێن سنوور بەزێنن نەک دوو ئاوی نێودەوڵەتن لە کاتێکە مادەم تورکیا لە ساڵانی بسێەوە ئاعترافی بە عێراق و سووریا کردەوەکو دوو وڵاتی سربەخۆ خاوەن سیادە کەواتە و ئەوانە مادەم بێشە دەڕوە ئاوی دکتۆر ئێوە وەکو نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاخود لە پەرلەمانی عێراق چیتان کردووە بۆ ئەم مەسەلەیە چیتان کردووە بۆ ئەوەی عێراقیەکان بەبەستم عەرەبەکانە چاو نەبڕنە ئاوی کوردستان و لە داهاتوودا وەک چۆن ئێستا لە بەرباری ئەمنی ڕویان تێکردوین ئەو کاتە لەبەرەوەی ئاویان نەمێنێ ڕوونەکەنە کوردستان جارێک چمان کردو لە ئاستی ئەوەی کە باڵێن عراقیەکانی دیکەی خوارەوە ناوەڕاست با قسەی لەسەر وکەن چمان کردو بە ئاستی وڵاتانی دیکە لەبەرەوەی پەرلەمانی عێراق ئەنجومەی نوێنەرانی عێراق شوێنێکی پسپۆڕە بۆ دەنگ احتیجاجکردن سەبارەت بەو سیاسەتی تورکیا و ئێران دەیگرنە بۆ سەرچاو ئاویەکانی کە دێتە عێراق بەردەوام ئێمە بەیاننامەمان خوێندێتەوە و لە ناو پەرلەمانە باسمان کردووە و وەفدی وفد دروست کراوە لە نێو پەرلەمانی عێراقی لە سەردانی ئێرانی کردووە بە تایبەتی بۆ ئەو کێشەی ئاوی ئەڵۆن کە کێشەیەکی زۆر هەنووکەی و ئانیە لەبەر وشکی کردووە ئەگەر چی سیاسەتی کە ئێران بەرامبەر ئاوی ئەڵۆن گرتوێتە بەر نزیکەی 50 ساڵە بێ و سیاسەتی هەیە بەڵام لە ئێستادا تەواو وشکی کردووە و ئاوە و ئێران هەست بۆ دەکرێت وڵاتانی دەوروبەر بەردەوام خۆیان دەدزنەوە لە هەر کۆبوونەوەیە کە باسی ئاو و کێشەکانی ئەو بێ بۆیە بەردەوام ئەو تەوسیاتانە هەیە کە عێراق هەر ڕێکەوتنێکی ئابووری هەر ڕێکەوتنێکی دیکە لەگەڵ وڵاتانە بەستێتەوە بە ئاو ئەو بوو لە دوجارە بینیمان وەزیری بازرگانی عێراق دکتۆر خێرەڵڵا چۆن ئیمزای ڕێکەوتنامەیەکی ئابووری نەکرد لەگەڵ ئێران بەستەوە بەوەی کە دەبێتەوە ئاوەکان بەردەیتەوە بەتایبەتی ئاوی ئەڵۆن و چەند ئاوێکی دیکە ئەمە ڕفتارێکی ڕاستە کە دەبێت بجیرێتە بەر سەبارەت بە شەکەی دیکە سەبارەت بە بەشەکەی دیکە چیمان کردووە لە ئێستاکەدا کاکە یادگاردەمەی باسی ئەوکەم لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاسای 2008 و 2009مان زۆرە تا ئێستا تێنەپەڕیوە ئەم یاسایەکمان بۆ هات بەر لە چەند مانگێک بە ناوی یاسای پێگەیاندنی ئەنجومەنی نیشتمانی
ئاو کەوا بزانێک جاریش خوێندنەوەی بۆ کرا یاساکە لە 2012 لە مانگی 6 لە ئەنجومەنی وەزیران تێپەڕیوە هاتووەتە ناو لیژنەی ئاودێری و کشتتوکاڵەوە لیژنەکە بەبێ ئەوەی ینی تاوتوێ بکەن کۆبوونەوەی لەسەر بکەن جێگیری یەکەمی سەرۆک پەرلەمانی عێراق قسەی سوێر چۆتە ناو لیژنەکە پیانی تۆ بە پەلە دەبێ ئەو یاسای بەرزکەنەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان بۆی تێپەڕێنین بە پەلە هاتە نێو پەرلەمان و دابش کرا بەسەرماندا اینجا هەستمان کرد چی یاسایەکی هەڵەیەوە چەند ناکۆکە لەگەڵ دەستورە و دەبێتە چه ئاسارێکی خراپ بەسەر هەرێمی کوردستان بەجێ دێڵێ جناب پێم دەڵێ زۆر بە پەلە نازانم دێمە وەلات بۆەوەی قسەی زیاتر لەسەر پرۆژه یاسای بکەین کاک پێشەوە دێمە لای تۆ دەوترێت پرۆژەی گاپ وا دەکات 7,000 کورد ماڵ و حاڵی خۆیان بەجێ بهێڵن و شاری مێژووی حەسەن کێفیش لە بن ئەودا نقم دەبێت بەدەر لەوەی کە پرۆژەی گاپ کێشەی عێراق و تورکایە کێشەیەکی گەورەشە بۆ کوردەکانی باکووری کوردستان ئەو کوردانی پیان دەوترێت کوردەکانی تورکیا وەکو پەرلەمان تا چەند درکتان بەم مەترسیە کردووە چکە ئایا ئێوە وەکو پەرلەمان بە مەسئولیەتی خۆتانی نازانن کە بەرگری لەو کوردانی ئەوێش بکەن کە زوڵمیان لێکرێت و ئەڵێن هەر کەسێکیش بڵێ پرۆژەی گا پرۆژەیەکی خراپە ڕەنگە بە خیانەتی گەورە لە قەڵم بدرێت و حکمی بدەن خۆ لە ڕاستیدا مەسئولیەتی یەکەم دەکەوێتە ئەستۆی لانی پەیوەندیدار لە بەغداوە بەڕاستی چکە بۆ پێی کە پێشتریش باسم کرد هەوڵەکان بەردەوام هەبوونە بۆی کە دانوستان و گفتوگۆ هەبێ لە نێوان حکوومەتی عێراق و وڵاتانی دراوسێ بەتایبەت تورکیا و ئێران ئەوەندەی کە مەزانیاریم هەیە تا ئێستا هیچ ڕێکەوتنامەیەکی ڕسمی نییە لە بینی عێراق و ئێران و تورکیا سەبارەت لە مەڕئاوە وەکەوەی کە لە ساڵی 2008 ڕەنگە لە ئەستەمبول دانیشتنێ کرابێ لە بینی تورکیا و سووریا و عێراق بەڵام هیچ اتفاقیەک نەبووە هەروە لە 2009 وەزیری سەرچاوەکانی عێراق کە دکتۆر لەتیف ڕەشید کوردێک بووە باسی لەوە کردووەوە ڕایگەیاندووە کە تا ئێستا اتفاقیەکی ڕسمی نییەوە تا ڕێکەوتنێکی ڕسمی نییە لە بینی عێراق و تورکیا لەمەڕ کێشەی ئاوە بەڕاستی ئەمەش لێرە دەبێتە جێگەی پرسیار تا ئێستا بۆچی مەسەلەن ڕێکەوتنێکی لەمەڕ ئاو لە بینی ئەو وڵاتانە نەبووە ئەوەی کە جەنابەت باست کرد بە پێی راپۆرتەکان دیارە ئەو پرۆژەی کە باست کرد نزیکەی 22 بەندا و ئەگەر کەمتر نەبێ ڕەنگە زیاتر بێ لەسەر تورکیا خەریکە دروستی کا لەسەر ڕووباری فرات و دیزلە بۆ پێش بێ 150 ئاوی فرات و 20 دیزلە گل دەداتەوە ئەمەش کارەسات دەخولقینێ بەڕاستی بۆیە مەسئولیەتەکە بە دەرەجەیەک لەسەر خودی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق بۆ پێی کە چوارچێوەی دەستور هەوڵدەکە یاسا و نەریتەکانمان باس لە دروستکردنی دەوڵەتی سەربەخۆی هەرێمی کوردستانەکەن ئەڵێن ڕۆژێک لە ڕۆژان هەر دروستیەکەین و ئەلانیەکەین ئاویش یەکێکە لە بنەما سەرەکیەکانی دروستکردنی دەوڵەتێک بۆی تۆ پێویستێ بە کەس نەبێت لە ئێستادا کە کاتێک ئێران سنوورمان لێدا دەخا من هەمیشە وتومەتەوە ئێڵێمەوە یەک ڕۆژ ئێران ماست نەنێرێ قەیرانی ماست لە هەرێمی کوردستان دروستە بێ ئایا هەرێمی کوردستان توانیوێتی ئەم ئاوە وەکو تۆ لە لیژنەی کشتتوکاڵ و ئاودێری توانیوێتی ئەم ئاوە لە بواری وەبەرهێنان و لە بواری کشتتوکاڵدا بە شێوەیەکی وا استیغلال بکرێت کە پێویستمان بە بەرهەمی دەرەوە دەبێت بۆ تا ئێستا نەکراوە گەر نەکراوە خۆی لە ڕاستیدا وەکوی کاگەکرم باسی کرد دوو بەنداو هەیە لە کوردستان دوکان و دەربەندی خان 180 ئاوی ئەم دوو بەنداوە کەمترین سوود کوردستان لێ دەبینی لە بواری کشتتوکاڵی وە لە بواری خواردنەوە 180 دەڕوا بۆ ناوەڕاست و خواری و عێراق ئەمە حقیقەتێکە ڕەنگە ناکرێمە بیشارینەوێرە بۆیە پێویست بوو ئەگەرچی ئێمە مبەڕیرمان هەبووە تا 2023 بۆ پێی کە ڕژێمی بە عەزما بوو نەمانتوانی کۆمەڵەشت بکەین بەڵام لە دوای 2023 ئێمە دەزانین کە ئازاد کراوە خۆمان خاوەنی دامەزراوەیەکی پەرلەمانین و حکوومەتی وەزارەتی تایبەتمەندمان هەبووە دەبووە ئەوان پلانی تۆکمەتریان هەبوو ئەگەرچی پلانێکی استراتیژی هەبووە کە لە 2009 تاوەکو 2013 بەپێی ئەو پلانە استراتیژە دەبووە لە خلالی ئەو 4 ساڵە ئەگەر هەڵم کاگەکرم هیوادارم بۆم ڕاستکاتەوە نزیکی 19 بەنداوی بچووک و مامناوەند دروست بکرێت لە کوردستان و 8 بەنداوی گەورە دروست ئاگادار بن کراوە ئەمە نەکراوە بە دڵنیار وەکو خۆشی ئاماژەی پێدا کە 3 بەنداو تا ئێستا دروست کراون واتە ئەو پلانە پلانی استراتیژی شکستی هێنا بۆیە دەبێت بە دوای بەدیلێکی تردا بگەڕین ئێمە لە کاتێکا کە ئیدعایەوە دەکەین دەمانەوە دەوڵەتی کوردی دابمەزرێنین دەبێت بیرێک سەرەتا لە ئاو بکەینەوە بۆ پێی کە ئێمە ئایا لە کوردستان دەتوانین ببین بە خاوەنی سەرچاوی ئاوی خۆمان یا خوار پشت بە وڵاتانی دراوسێ بەستین بۆ نمونە ئەوەی کە جەنابەت باست کرد پار ئاوی ئەڵوان کە سەرچاوەکەی لە ئێرانەوەی وەفدێکی پەرلەمانی بەغدا کە سەردانی ئێرانیان کرد پاش هاتنەوەی ئەوان تەنها بۆ ماوەی 20 ڕۆژ ئاوەکە دەرگرایەوە یعنی ئەمە کاریگەریشی دەرونی خراپی لەسەر خەڵکی ناوچەکە دروست کردووە لەبەرەوەی خۆمان دەزانین لە پێشینانە وتیانە ئاو ئاوەدانی واتە شوێنێک کە ئاوی لێ نەبێ ئاوەدانیشی لێنێ کە ئاو هەبوو ئاوەدانیشەیە بۆی بە تەسەوڕی من زۆر جارێ وڵاتانی دراوسی وەکو کارتێکی فشار ڕەنگە ئێران بۆ مەبەستا ئاوی ئەڵۆن بگرێتەوە وەکو ئەوەی کە بیەوەی عێراق و کوردستانیش بەتایبەتی لە ڕووی کشتتوکاڵ و ئابوووریەوە
سربەخۆنە بۆرە پێش نەچن بۆی و کارتێکی فشار بەکاری دێنێ لەلایەکی ترەوە تورکیا زۆر جار هەوڵ دەدا لە بری ئاو نەوتی دەستکەوێت بۆیە زۆر جار وەکو کارتێک ئاو بەکاردێنێ ئەوانەی کە باسمان کە ڕەنگە کۆمەڵی هۆکارن بۆیە من پێم وایە دەبێت ئێمە و بە تایبەت حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی خوشکاڵ و سەرچاوەکانی ئاو بیر لە پلانی زانستی تر بکاتەوە بیر لە هەنگاوی تر بکاتەوە ئایا بەچە ڕێگەی گەمە دەتوانین سوود لە سەرچاوەکانی ئاو ببینین پێشەوە مامۆستا دەوترێت تەنانەت کاک ئەکرم پێش بەرنامەکە ژووتی ئاوی دوکانەوەی بۆ سلێمانی دێت لە ینی ملەوەسە پیسە ڕەنگە بۆ خواردنەوە نەبێت بەڵامی تر تۆ لە ناچاریە بەکاری هێنی ئاوی سەرچاوەکانی ئاوی کوردستان یاخود سامانی ئاوی کوردستان تا چەند ئاوێکە کە بەکەڵکی ئەوە بێت ئاوێکی تەندروست و سەحیە کە بخورێتەوە وەچی کراوە بۆی ڕێگری بکرێت لەوەی کە ئاوی بۆ نمونە بەنداوی دەربەنی خان لەوە زیاتر پیس نەبێت چکە دەڵێن زۆر پیس بۆ لە بەنسبەت ئای خواردنەوە ئاگادار گەر بە کورتیش بێ سپاس دەکەم مەشریعێکی یەکجار زۆر ئێستاوە لەژێر تەنفیزایە تقریبا با بڵێن لە ناوچەی هەولێر لە شاری هەولێر زیاد لە 300 گوند ئاوی بۆ دەچێت ئای خواردنەوەی پاڵێوراو یعنی لە ڕووباری کەلکەوە مەشروعی بۆ کراوە مەشروعی قەندی لە ئیفرازی 4 سێە لە دهۆکە لە سلێمانیشە تەبعی دۆکان بەس پیسبوونی ئاوی دۆکان سەبەبێکە ئەمە دائیمان لە حوازەکان ڕووەدا ئینقلاباتە ئینقلابی ئاوەکە خۆی ئەو ئاوەی لە ژێرەوە بۆ سەرەوە دێت بەو شێوەیە لە ڕووی علمیەوە هەندێک جار ڕێڕەوی ئەو ئاوانە مادەی گۆگورد و شتوان یعنی کە کۆ دەبێتەوە ئەوانە هەموو لە ژێر ئەحوازەکان نیشتووە کاتێک کە ئەو ئینقلابەتە ڕوو دەدا لە ئاویانی سەر ئاو بن ئاو دەکەوێت جاری وا هەیە ئینقلابەکە زۆر شەدید دەبێت ئەوەی کە لە ژێرەوەی هەمووی دەینتە سەرەوە تێکەڵی دەکا بۆیە بۆنەکەشی دەگۆڕێت پیسبوونێکی تەواوی بەدیار دەکات دواتریشەوە دەچێت بۆ ماڵان ئەنجا تریتمنت ئەکرێ ینی پێش ئەوەی ئەو بچێت چونکە یەکسەر ئەوە نادەن بە ماڵەوە دەبێت تەصفیە دەکرێت ئەنج ئایا ئەو بۆنەی کە لە گۆگردەکەەوە لە تەصفیەکە خاوێن دەبێتەوە یان ئەوە میهمەکە ینی مەرحەلەی تەصفیەکە چۆنە زۆر سپاسان دەکەم بینەرانی عزیزە سا کاتیەوەی ئەو میوانە عزیزانە پرسیارەکانیان ئاڕاست فەرمو من شیروانم ئەندازیار لە بەڕێوەبەری ئاوی دەوروبەری سلێمانی بەس حەزم کرد ڕوونکردنەوەکتان بە سەبارەت بە ئاوی دوکان و دەربەنی خان لە ڕاستیەوە ئاوەیەتە سلێمانی و ئاوێکی پاکە ملەوەست نییە چونکە محەڵەیەکی گەورە هەیە لە ڕێگە لە پێرقوربان ئەوە چەند ساڵە ئیشتیا کرێ و هێڵی یەکەمیش کرا بە دووەم لە دوکان ئاوێکی پاک و سەیفەکە ئەوی ئێتە ناو سلێمانیەوە سەبارە بە دەربەنی خانیش وا لە قۆناغی کۆتاییە محەڵەیەکی تەصفی چاچی بۆ دانراوە ئەویش لەوە نەجاتی بووە هەروتم بۆ ڕوونکردەوە ترسێ بڵاو نەبێتەوە زۆر سپاس دەستی خۆش بێ فەرمو ئیسماعیل لە بەڕێبەتی ئاوی دەوروبەری سلێمانی لە ڕاستیە من دوو سێ پرسیارم ئامادە کرده بوو هیچیان لەوانە ڕووبارەکان دروستکردنی بەندا و بەرز کاکرم هەندێک ڕوونکردنەوەی ود لەسەرەوە پرسیاری دومیشم سەبارەت بە دروستکردنی وەزارەتێکە بۆ هەردوو بەڕێز پەرلەمانتار وەزارەتی ئاو یعنی لە زۆر شوێنە هەمووان ئەزانی کە وەزارەتی ئاو لە وڵاتانی دەرە وەزارەتی تایبەتی هەیە بە ئاو بەڕاستی ئاو لە کوردستانە بە تایبەتی ئێمە ناچینە دەرەوەی کوردستان وەلا خراوە یعنی بە بەڕاتیی گشتی کیفایەتی پێکراوەتەوە لەگەڵ ئەوشا ئەبوایە مەسەن وەزارەتی کشت و کاڵ و هەروەها وەزارەتی شارەوانی خۆیان ئیلحاحیان کردا لەوەی کەوا ئاو وەزارەتی تایبەتی هەبێ بۆی ئەوان فریای کێشەی خۆیان کەون و لە لایەک و لایکی کەشەوە وەزارەتی ئاو کە دروست بوو پسپۆڕی دروستەکە لە وەزعەکەی خۆیان ئەتوانێت سەیتەرە بکە ئەتوانێت پلانسازی بکە بۆ زۆر باشە پرسیاری کەشم ئەوە بوو بەداخەوە ئەوەی کە پەیوەندە بە مەوزوعەوە ئەبوایە ئەندامیشان لێرە بووە بە تایبەتی ئاوی ژێرزەوی بەنسبەتی بیری ارتوازیەوە لە ڕاستیان من لە بەڕاتی ئاوی دەوروبەر بووم لە ساڵی هەشتاکانە لە هەموو شاری لە محافظەی سلێمانیە نەک ناو شارە 113 بیر هەبوو بیری توازی یعنی ئەو بیرانی کە تایبەت بوون بە ئاوی خواردنەوە بەکارێنرا 113 ئێستا ڕەنگە بۆ شەخص نەبوو بێ نانا من باسی بیری زەرعیش هەبوو بەڵام کەم بوو بۆ شێوەش نەبوو مەسەن دایری زەرعا بیریان هەبوو مەسەن بە عەقدیان نا بە زاری عۆمانە بەڵام زیاتر من باسی ئاوی خواردنەوەکەم 113 بیرە بوو و داتاکانش لای خۆم من خۆم کۆمە کردو و حتا ئەمزانی مەسەن لە سوانخۆرنە چەند بیر هەیە یعنی هەمووی لە حدودی 13 بیر 15 بیر ئەوەنە ئێستا هەر لە شاری سلێمانی لەوانێت هەزارها بیر ارتوازی هەبێ لە کەلارە لەوانی 50 بیر ارتوازی هەبێ لە چوارخۆرنەوە حاجیاوە گەشتنەوەتە 30 بیر 40 بیر یعنی ئەمە بەڕاستی لە هەموو شوێنێکە لە هەموو وڵاتێکە ئەبێ ئەو کەسی کە
قرارە یا بیری توازی دەستێکی باڵای هەبێ مەسەن با بڵێن ناڵم ڕێز جمهور بە یعنی یەشێک بێت لە مستەوای وەزارەت تا بێ موافقت کا کە بیریی توازی لێ بدرێت لە شوێنەکە زۆر سپاس بەڵام لای ئێمە بە شێوەیەکی عشواییە هیوادارم ئەمەش ئیتر نازانم ئەگەر بەڕێژ ئەکرم ئەو ئەزانێ بەڵێگەر لە اختصاص بێ هیوادارم بەسەر ئەو وەزع بەڕاستی ئەوەش یەکێکە لە کێشەکانی مەسەلەی ئاو لە کوردستانە زۆر سپاس فەرمو ئایا بورهان لە بەڕێوەبەرەتیاوی دەوروبەری سلێمانی پرسیارەکە ماراستەی بەڕێز کاگەکرەمەکەم ئایا تا ئێستا چی هەڵوەستێکیان وەگرتو بۆ پاراستنی سەرچاوەکانی ئاو لە هۆکارەکانی پیسکردن و هێشتنەوەی سەرچاوەکان بەخاوێنی سپاس فەرمو ئاکام مەجید خوێندکاری جامعی سلێمانی بەشی جوگرافیا من پرسیارەکەم بۆ کاگەکرەم و مامۆستا فەوزیە ئەوەی ڕوون و ئاشکرایە کە لە وڵاتە بۆ دروستکردنی هەر وڵاتێک بۆ وڵاتێکی سەربەخۆ وڵاتێکی دروستکردنی دەوڵەتی کوردی ئەوەیە کە سەرچاوی سەرشیا و سەرچاویشی سەرەکیە بۆ بێ دروستکردنی و دەوڵەتە چونکە ئەو سەرچاوی سەرشی بۆ پێگانی پیشەسازی بۆ کشتتوکاڵ بووە بۆ ئەکسەرەتی سەرشی چۆنەڵی بەرهەمێنان لە وڵاتە ئاوە ئایا حکومە لەم وڵاتەدا تەنها پلانی ئەوەیە کە سەد دروستکە سەرچاوی سەرشی ئاوەکان کە دێنام هەرێمەوە لە دەروی وڵاتە ئایا تەنها حکومت بیلەوە کاتوانێت کە بەفر و باران بارێ و بگاتە سەرچاوەکان زیاد بکات وە ئەمانی سەدی لێ دروستکەن بۆی کە بۆ بەرهەمێنان بەکاری بێنن لە کاتێکا ڕوون و ئاشکرایە کە ئەو سەرچاو ئەوانی کە 10 ساڵ لەمەوە پێشدا هەرێمی کوردستانە هەن ئەوانی کە بەڕێژەیش کەمترن ناگە سەرەکیەکان لە ناوچوون وە گومانیش نییە گومانیشەیە کە ئەو سەرچاوە سەرشی ئەوانی کە ئێستا هەن کە لە ناویش نەچن ئەوە بەرەو کەمبوونەوەیەکی بەرچاوە چن ئەگەر وڵاتانی چواردەوری عێراقیش فەرمو ئارام نووری لە بەڕێبەراتی ئاوی دەوروبەری سلێمانی پرسیارێکم بۆ کاگەکرام بەنداوی باس لە بەنداوەکانەکە بەنداوی چاقچاق یەکێک بوو لەو بەنداوانی کە لە شاری سلێمانی لە پشتی لای تافگەوانێ لە سەشنار هەبوو کاتی خۆی بۆی لافاوانێ لە 2006 پێم وابێ ئەوە بوو تەقی و فەوتا ئێستا چ پلانێکتان بۆ دروستکردنەوەی هەیە ئێوە وەکو حکوومەتی هەرێم ئاکو ئەو پلانە ئەمە یەکێکە لەو بەنداوانی کە بڵێن ئەهمال کراوە ئەوە بوو لەو شوێنەی بڵین لای سەرشنارەوانە چەند پرۆژەیەکی تر دروست کراوە ئەو بەنداوە ئەهمال کراوە بەڵام لە هەمان کاتە کە ئەو بەنداوە دروست کرا بەردەوام بە یەکێک بوو لەو ئەوە لەو پرسیارەت زۆر ڕوونە فەرمو دەستخۆشی بەرنامەگەڵ یەکەم بە خێراتنی میوانەکانەکەم پرسیارێ بۆ کاک پێشەوە ئێوەکو پەرلەمانتاران چیتان کردو بۆ ئەوەی دێهاتەکان لە ڕووی ئەو ئاوتێریەوە وەک دەبینی ساڵ بە ساڵ بەڕێو چۆبوون لە ناوچوونەچن و ڕوو لە شارەکانەکەن هاوڵاتیان ئێوە چیتان کردو بۆ ئەوەی ڕێ لەو ڕووداوانە بگرن پرسیاری کەشم بۆ کاگەکرم هەموو ساڵێک وڵاتی ئێران بەنداوەکان دەگرنەوەنێ بەڵام ئێوە تا ئێستا هیچتان نەکردووە ئایا پلانتان چییە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕووداوانە فەرمو دلێ ڕۆژنامە نووس بە خێراتنی میوانەکانەکەم پرسیارێکم بۆ کاکەکرەم هەیە بەڕێز دیارە ئاشکرایە لە هەرێمی کوردستانە قەیرانی ئاو لە هەرێمی کوردستانە ئاشکرایەکە هەیە من پێم وایە لە ساڵانی ڕابردوو داوای لێدێ ساڵانێک دێکە لیتری ئاو بە لیتری نەو دەبێت بیگۆڕێنەوە ئەو ڕاستیەکە کۆلیریە ناکرێت ئایا ئێوە پلانتان چییە کە زۆربەی دیهاتەکان لە سنووری هەرێمی کوردستان دەویشتیان کردەوە بەرەو بیابان چوونە ئەمانی چی دەگرێت حکوومەت پلانی چیە بۆ ئەم بەرەو بیابانی کە دیهاتەکان بەرەو چۆڵبوونە چون بەرەو نەناوبوونە چون فەرمو ڕێبەر ئیبراهیم خوێندکار پرسیارێکم هەیە ئەو وەکو ئاشکرای بینین ئەو سەرچاوە ئانەی پرسیارەکەت بۆ کێ بوو بۆ کاک پێشەوە ئەو سەرچاوە ئاویانە کە داخلی هەرێمی کوردستانە بن زۆربان لە وڵاتە دراوسەکانەوە دێت ئەگەر ڕۆژێک ئەم دەوڵەتانە ئەگەر ئەو سەرچاوە ئاویانە بگرنەوە نێڵن داخلی هەرێم بێت هیچ پلانێک لە ئارەدا هەیە بۆی هەرێم لە داهاتوو تا پێش بەخۆی بەستێت سپاس فەرمو بە خێراتنی میوانە بە ڕێزاگانەکەم ئاسوی ڕۆژناونزم بەر ئاسی پرسیارێکم هەیە بە ڕێوەبەراتی ئاوی چەند ساڵ هیچ پیلانێکی نییە چونکە هەنێک گەڕێکی چەند سەماڵ ڕۆژنە ڕۆژێ ئاوی دێ هەنێک گەڕێکش حەوت ڕۆژ بۆ 10 ڕۆژجارێک ئاوی دێ ئایا هۆکاری ئەم بێ ئاوێت چێ بۆ هەنێک گەڕێک و بۆ هەنێک گەڕێکش هەموو ڕۆژی ئاودیان ڕۆژنە ڕۆژێ دێ سپاسانە سپاس بۆ تۆش فەرمو مامۆستا سەرۆکی کۆمەڵی کوردستانێکی سەوز پرسیار یەکەم بۆ کاک خەلیل هەیە بێگومان ئەو ئەوانەی کە لە کوردستانە ئێستا هەرچی زیێرا بۆ پاشبای کارگەکانە ئەچێتە سەری خۆ دەزانی پاشەڕۆی ئێستای مرۆڤی هەموو سەرزەوی هەمووی زۆری موادی شیماوی موادی زەرمەندە ئایا بەو ئەو پاکردنەوەی کە ئێستا هەیە ئەتوانی هەموو شتێک پاکاتەوە لەو بڕام پاکردنەوەی بەکتیاوی حاڵەتی ئۆرگانی پاکەکاتەوە حاڵەتی تر پا ناکاتەوە ئەبێ من ڕەچاو بکەین کە لە ساڵانی داهاتوە ئایا چیمان بەسەر پرسیاری تریش بۆ کاک پێشەوە
وەک پەرلەمانتارێکی کوردستان ئێمە لەم بینە لەگەڵ بەڕێز سەرۆکی پەرلەمانش کۆبووین و هەمان پێشگیان خستە بەرچاو ئایا یاسای ژینگە تا ئێستا بۆ جێبەجێ ناکرێت لە کوردستانە کە لە ساڵی 2010 دەرچووە کە پرۆژه یاسای لە پێشە پرۆژه یاسای کۆمەڵی کوردستانی ساوز بوو دوای پەرلەمان ئیزافەی تری بۆ کرد و جێبەجێ تا ئێستا جێبەجێ ناکرێت هەچی ئەو کارگانەوەی تازە مۆڵەتی بۆ دەرچێ پێویستە ئەو مۆڵەتە مۆڵەتێکی ژینگەی خۆی محەدیدات هەیە لە ژینگا و سنوور دیاریکردنی ئەو شتانە کە لە شوێنەکە ئێرە شوێنەکە ئەو کارگانە درێت تا ئێستا ئەوە ڕەچاو نەکراوە پرسیاری تریشمان بۆ کاک دکتۆر سامان هەیە ئەویش تا چ ڕادێ پەرلەمانی عێراق جۆ بە ئاو ینی تا چ ڕادێ کردوێتی بە کێشە ئێوەڵە شەڕی ئاو دەست پێکاری جەنگی سێمە ئەڵم نەخر شەڕی ئاو لە ساڵی نەوەکانەوە دەستی پێ کردەوە ئێمە لە ساڵی نەوە کابراایکی بێگانەمان بینین لە ڕێکخراوی دیسی وتی بەڵێ شەڕی ئاو دەست پێکات باڵکو دەستی پێ کردووە ئەوەی لوبنان و ئیسرائیل خەریک و لەسەر جۆگەلێ شەڕیان بێ پرسیارێکیش بۆ کاک ئەکرام نازان بەنداوەکان زۆر بە خاوی ئەڕاوە ئێمە زۆر زۆر پێویستمان بەکارێکی خێرایە بەس بۆ بەخاوی ئەڕوا لەگەڵ ئەمە وەکو بەڕاستی ئاو ئەگەر خەڵگەست پێ و نەخۆشە گوایە خەریکە ئەمرێ ینی ئەبێت تۆ چۆن ئاوا فریایی بکەی بۆ بڵێ هەر بە ساڵێ بەندای بکەن ئێستا نازانم بەنداوی قەراڵی ئەمەی نایشار زوو چی بەسەرات ئەوەی کۆلۆز مەسیری چێ ئاوێکی زۆر گەورە هەیە لە گوندی دەرزی لەوەی شارەزابی ئەڕوا ینی ڕووبارێکە تا ئێستا حسابێکی بۆ نەکراوە سپاسدانە فەرموو فەوزی عەبدولکەریم بەرپرسی سلێمانی کۆمەڵی کوردستانێکی سەڵت منەکو چەند پێشنیارێک بۆ لایەنی پەیوەندیدار حەزەکەم سەعات بۆ ماڵان دابنرێ و هەروەها دانانی تەغریمکردنی یعنی جەختکردنەوە لەسەر نظامی تەغریمکردنێکی زۆریش بۆ کەسانی کە ئاو بەها دەردەن و هەروەها بۆ ئیسفادە لە ئاوی بارانە و نەکراوە ڕاستەڵێن بەنداوە دروستەری لە دەرەوەی شار بەس بۆ لە ناو شارە خاصن لەو کۆمەلگەنیشتەجێنە و شارانەی کە دروست دەکرێت بۆ لەو پرۆژانەیە کە خەزان دروست ناکرێت بۆ ئیسفادەکردن لە ئاوی بارانە و هەروە ئەو زیێرابانکەیان ئاوەکانیان بۆ پاک نەکرێتەوە جارێکی تر بەکاربێنێتەوە بۆ عەلەقەل سەوزایی ئەو مەنتیقانە کێماڵێن ئەو شارانەی دروست دەکرێت بۆ سەوزایەکەیان بە ئاوی زیێراب ئیسیفادەی لێ بکەین وەک لەوەی ئاوی سازگار و پاکی شیرین بەکاربێنین سپاس بۆ تۆش بەڵێ زۆر سپاس بۆ ئازیزانە بۆ ئاراستەکردنی پرسیارەکانیان پاش ناوبڕێک وەڵام لە میوانەکان وەردەگرینەوە بینەرمان بن.